ئازان و خۆشەویستانم لە گەڕێمیدا سڵاوتان لێبێ بیسەرانمان لە سەرشەپۆلی FM 94.1 بینەرانمان لە تەلەڤیزیۆنی گەڕیانێزی بینەرانمان لە سۆشیال میدیا لە چەناڵمان لە یوتیوب گەڕیان میدیا لە فەیسبووک کە سڵاوتان لێبێ خۆشەویستان مەزانم خۆشحاڵم لە بەرنامەی نوێی هونەرستان لەگەڵ ئێوەی خۆشەویست بەیەکەکەمەوە بە هاوکاری چەند هونەرمەندێکی خۆشەویست و ئازیزی خۆبەخش هونەرمەندی ژەنیاری لاوی بەتوانە کاک ئەحمەد زۆر سپاسێک کەمیشە هاوکاری گەڕیان میدیا و کۆمەڵی هونەری میلی کوردستان بووە دوو میوانی ئازوو خۆشەویست ئەمڕۆ میوان لای من خاتوهایە محەممەد بەخێر بێ خاتوهایە زۆر بەڕاستی خولیای گۆرانی موزیکە و ساڵی لە بەنامێکی باشتر بەڵام ئێمە خوازێرین کە ئەمڕۆ بە جیاوازتر دەرکەی لای ئێمە بە تایبەتی کە بەرهەمی ڕێکۆردکراوی هێناوە بە پلەیباک ئەمڕۆ پێشکەشمان یەکاوە بەرهەمانە تایبەتە بە گەڕان میدیا یەکەم جار ئێمە لێرە لای خۆمان پەخشەکەین سپاسێکی بەخێر بێ سپاس بۆ تۆ هەروە هونەرمەندی لاوی دەنگخۆش ئەندامی کۆمەڵی هونەری میلی کوردستان یەکێک لە خۆشەویستەکانی هونەرمەندانی میلی کاک سۆران جەلاجیان بەخێر بێ کاک سۆرانیش کاتی خۆی لە سەرەتایدا گەڕان میدیاوە ئەو کات ئێمە بەداخەوە ئێستاش ناڵێ ئیمکانەتمان باشترە لەو ساو کاتە بە مۆبایل بەرنامەمان پەخشە کرد ئەو لە بۆ حەزەکەی ئێمە ئەم هونەرمەندانە جارێکتر کە ئێستا گۆڕانکاری بەسەر کەناڵەکەمان هاتووە و سا تەلەڤیزیۆن تەلەڤیزیۆنی گەڕیانە گۆڕانکارە پێشکەش کردووە بینەرێکی زۆر باشێ بۆ لەبەرەوە حەزەکەم ڕۆ جارێکتر کە میوانە لەگەڵمانە بەخێر بێ کاک سپاسی خۆشەویست و بەخێرهاتنی خاتوە ئای خۆشەویستەکان بەخێر بن سپاس بۆ بەرنامە جوانەکەتان کە ئێوە باسی کەم تەرخەم نەبوون لە دەست پێش خەریک کردووە هەموو جارێک هونەرمەندانی خۆشەویست و ئێمەژەک و ئەندامیشی ئەم ڕادیۆ تەلەڤیزیۆنە جوانە لە خزمەتتانە هەموو کاتێک هیوادارم ئەگەر توانن تۆزێک کاتی قسەکانی بەرزتر قسە بکەن ئیمکانەتی گەڕای میدیا خۆتانەوە ئەو حاڵەکەمان مام سۆران بە هەموو شێوێ خزمەتتانین ئێمە ڕادیۆ تەلەڤیزیۆنی خۆمانە پێویست بە بانگێشت و بە هەندێشت ناکە بۆ ئێمە ماڵی خۆمانە و ئومێدوارین بەرەو پێشتر و پێشتر بچین ئینشەڵڵا بە هیوام ئێمە بتوانین گەڕیان ماڵی هەمووان بێت بۆ شویست پێم خۆشە هەر سەرەتا بچینە لای خاتوهایە محەممەد پێشکەش بکات دواتر چینە ناو بەرنامەکەەوە بەچەر
دەم خۆش خاتوایە دەست خۆش کاک ئەحمەدجان بۆ میلۆدی خۆشە و میلۆدیە بەدەنگی ماملی برجمان لێ بووە وادەنی چەند هونەرمەندێکی تر خاتوایە زیاتر حەز لە ئاوازی سنەتیە ئەو شێوەی کە خۆتان باسەکەیە ئاوازی ڕۆژ ئاوایی یعنی زیاتر لە چێ خۆت بینیوێتەوە پاپی سنەتی پاپ و سنەتیش پاپی سنەتی سنەتی دەست خۆش دیارە دوایی جۆمان لە کلیپەکە لە بەرامەکەی تێبێ کە ڕیکۆرد کراوە دیارە ئەو ئازام شوازی و پاپ سنەتی کە خۆت باسەکە ئێستا پێم خۆشە لە خزمەتی کاکسۆران کاکسۆران نازم چینە لە چی گۆرانیە من هەر ێستا خەیاڵم لە گۆرانیە کە لێرە گۆرانێکمان پێشکەش کرد بەدەفێکەوە بەڵێ خۆشم مایکەمەوە بۆ گرت بەڵێ ئیترەوە سڵفەر ناو بەنامەکەی داوان کردیان کاکسۆران بەدەفەوە گۆرانی کرد بیرە مێت شتێکیەوە بەبچینە لە گۆرانیە گۆرانی تر دامادەی دوایش ئەومان پێشکەشەکەی بە ئارزوو خۆت ئەوە ئەخێنە دوایتر بەسەر چاو گۆرانیی ئامادەی لە کاک ئەحمەدا بێکەوە بچینە لێ گۆرانی بەڵام گیانە ئەگەری باوسی مەرجی من بوو مەقیژێنە بەڵام ئەوزیز ئەگەری باوسی مەرجی من بوو مەقیژێنە نەکەی ئەوشێک سەرپۆش دەڕگە قژی خاوێت مەشاکێنە نەکەی ئەوشێک سەرپۆش دەڕگە نانا ئازی نەکەی بگیری یەشو یەشو خاندە بڕێنی یەشو یەشو خاندە بڕێنی دەخیاش بێگەڵا وا لە بڵاڕی کەمەنێ بێدری دەخیاش بێگەڵا وا لە بڵاڕی کەمەنێ بێدری
بەدەنگی تۆ وا بەجارێک گەڵ بمەوە هەرگیز نەگەم بەڕەنگی تۆ ئاخ بەڵام من هەردیلی تۆ ئەخ بەڵام من هەردیلی تۆم و قەت ئازادیم ناوێتەوە دڵم ڕەجی لای تۆ هەڵی کەنی ناوێتەوە سوێن بە کەڵای شەروانە بۆ ئەو چاوە کاڵانە بووم بە وەلی کێوانە ئەی چەند گرفتاری تۆ سوێن بە کەڵای شەروانە بۆ ئەو چاوە جوانە بووم بە وەلی کێوانە چەند گرفتاری تۆ جگار برینداری تۆ دڵخەستە و زامداری تۆ چەند گرفتاری تۆ ئەی چەند گرفتاری تۆ جگار برینداری تۆ دڵخەستە و زامداری تۆ ئەی چەند لنا كرام تهاجم ودمرود السودي ناشدان بيتي بليم أي چند گرفتاری تو لنا كرام تهاجم ودمرود السودي ناشدان بيتي بليم ئەی چەند گرفتاری تۆم ئەی چەند گرفتاری تۆ جگار برینداری تۆ دڵخەستە و زامداری تۆ ئەی چەند گرفتاری تۆ ئەی چەند گرفتاری تۆ جگار برینداری تۆ خسته و زمداری تو ای چند بیقراری تو خۆش سپاس قوربانە تیاڵ چێشێکی جوان بوو لەسەر مەقامەکە حەسەن غەریب بووە مامۆستا حەسەن هەیەس مامۆستا کاڵ حەسەن هێز بوو خۆشەویستانم هەر بۆ نێویستم بیرتان بخەمەوە کە ڕۆژی یەکشەممە هونەرمەندی مەقامزان و دەمخۆشی شاری کەرکووکی قوستی کوردستان حەسەن غەریب میوانی بەرنامەی تایبەتی هونەرستانە هیوادار چاوەڕێمان سپاس بۆ گۆرانی جوانانە سپاس مامۆستا ئەحمەدی خۆشەویستیش دەستان خۆش بێت خات وایە هاي خان باسی بە بەرەمەکەی تر بکەین کە پێشکەشمان یەکەیت بەرەمێک لە ڕاستەخۆکان جارە بە پێشکەش بکەین یا بەرەمەکەی کە ڕیکۆرد کراوە بە دڵی خۆت وەڵا ئەوەی کە ڕاستەخۆ بێبان ئێستا ڕاستەخۆکە پێشکەشەکەین بەسەر چاوم بەرەمی دۆمان بیرنەوە کاکە ئەحمەدجان طبعا من پێتانەڵم لە باتی یاخان ئەمڕۆ تۆزێ دڵی خۆش نییە بەڵام دڵی خۆشەکە هەمیشە هونەرمەند دووە بۆ حەزەکەم بزانن
ئەمڕۆ کەم بەرنامەی پێشکەشەکەین من ئەم شەو پۆستم کرد بە بزانم پێشەوە شارکارەکرامی من بەرنامەشم کردووە وتومە ئاگادار نەزانین بەربینەوە بە 270,000 بەم گەرمایە بەڵام ئێمە ئەمانەیە بە حەیران و گۆرانیەکانمان ئەو قەیرانانتان بیبەرینەوە دەسەڵات نییە کاک شەران هیچمان دەسەڵاتە ئێمە هەمیشە گۆرانی هەروایە ڕۆلی گۆرانی لە کۆنەوە هەروە بوو مەسەن زۆر حەزینی زۆر خەمە لە دڵە گوێ لە گۆرانی گری ڕەنگە ئەو پرژێنێکی ڕۆح بکە یا گوێ لە مۆسیقایەکەگری گوێ لە مۆسیقایکی ئارامەگری چی بکەین ئەحمەد جارەمان دەسەڵاتەوە لەبەرەوە گلەیمان نێمەکەن زۆر جار لە کۆمنتەکان هەمسێڵ ئێوە لە بەزمی خۆتان ناکەون نەوەڵەکانی گەڕیان بەردەوامە لە پێناوی ڕەوینەوەی خەمەکانی ئێوەیە ژینە ئەو تا من نزانام خاتوایە ئەمڕۆ دڵی خۆش نییە بەڵام دڵی ئەوش خۆشەکات سوپاسێکم فەرموو شەکەم بە خزمەتە.
دەمە خۆش بێ کوردەوەریڵە بەخێر بێنەوە بەخێر بیتەوە بەخێر بیتەوە دەست خۆشکاک ئەحمەدجان دەستان خۆش بێت دەم خۆشەویستانم لە گەڕای میدیا دیارە ئێمە هەمیشە و هەموو کات ئەمانەیە پشتیوان بین بۆ هەموو بەهرەمەندان بۆ ئارەزمەندان بۆ دەنگخۆشان ڕاشمان کردووە دەرگامان کراوەیە بۆ هەموو ئەو کەسانی کە بارەیەکیان تایە بۆ هەموو هونەرمەندانی خۆشەویست بە تایبەتی گەنجان و لاوان بۆ ئەوەی کە بتوانن خۆیان بدۆزنەوە دواتر لە ناو دنیای جوانەکەی هونەرە چکە دنیای هونەر دنیای ئەفراندنە دنیایە کە دوورە لە تۆمەتیژی دوورە لە شار ناخۆشی دوورکەوتنەوەی لە دنیای تاوان و دنیای پێسەونی ناخۆشی ئێمە بۆیە شەو ڕۆژ مەخسۆ سەریەک لە گەڕای میدیا 4 کاتژمێر پەخشی ڕاستە پەخشمان هەیە لە رادیۆ و تیڤی و لە سۆشیال میدیا تەنها و تەنها ئەمە زمان دڵخۆشکردنی ئێوەیە کاک سۆرانجان چیت بۆ ئامادەکردن وڵی گەڕێنێکی کورتە ئەم ماوەی کە لێمە یەکتری بڵێن بە شێوە لە شەوەکان لە کاری هونەریاڵم هیچ لێ شتێکا بەژایەت کردووە بیستیڤالێک کلیپێک بۆنی تایبەت کلیپ پشتم نەکردوەوە بۆ شتەکان و شتەکانی شەوانەمان هەیە و لەگەڵ مامۆستا ئەحمەدی خۆشەویست و دەستان خۆش بێ دانیشتەکان هەرەوەی بەڵام بەڕاستی من ئەیبینم بتێ بەرەمێک تۆمار پێوە چەندی تێچێت کلیپ بکەیت چی تێچێت دوای هیچ کەناڵی خۆ دێت ناکرێتەوە هیچ کەناڵی ئەسپۆنسەرت ناکات شانی خۆ بکەی ئەوش قورسە بەڕاستی ئەوەشی ترەکەوێتە خۆ شانس و زانین بینەری ئەبێت نایبێت جا تۆ من لێرە هەر بەدەفێکەوە بە دنیا بینەری نامانێ ئەومان هێزمادەمە خۆی سەڵتە حەقیقێک زۆر باشترە چیمان پێشکەشەکە ئێستا شتان ئامادە کردن کاگەحمەوە وەڵا گەڕانێکمان ئامادەیە بەڕوو قسمەتە وەجان لە بیرتا هەموو ئێوارە دەستێکمان ئەگەر لە ژێری بارە ئازیز لە بیرتا هەموو ئێوارە دەستێکمان ئەگەر لە ژێری بارە ئازیز بە قوربان من بە دنیاوە وەک کەشتی خەرقێن بە تای دەریاوە هەرواکو مەلێک شێوێ لانەی لانەم شێواوە بەخاتر دانەی بە دنیاوە وەک کەشتی خەرقم بە تای دەریاوە بەخاتر دانەی بە دنیاوە وەک کەشتی خەرقم بە تای دەریاوە هەستم بەو خوایەی وای پەراستم ئەڵقەی تۆ نەبێن ئەیکەمە دەستم هەستم بەو خوایەی وای پەراستم ئەڵقەی
تۆ نەبێن ئەیکەمە دەست تۆش ئەڵقەی من بکارە دەست پیایا بڕوانە بە چاوی مەست هەر کەس من و تۆی لە یەک گرێژیا حەو ساڵدانی لە بەختی نسیە هەر کەس من و تۆی لە دوور دەستەوە خواوەیە بناڵێ بەدەم دەرێدەوە خواوەیە بناڵێ بەدەم دەرێدەوە ئاهۆ هەناسم چێو لە بدێن ئاخۆ خواکەی من چین بەسەر دێن ئاهۆ هەناسم چێو لە بدێن ئاخۆم خواکەی من چین بەسەر دێن هەرچیم بەسەر هات لە دارەی دونیا کاری دڵم بوو بەداقیتانیا هەرچیم بەسەر هات لە دارەی دونیا کاری دڵم بوو بە تاقیتانیا ئەی دڵ هەتاکەی ئەم کەی دێوانە مەجنونم ئەکەی ئالە و شێوانە ئەی دڵ هەتاکەی ئەم کەی دێوانە مەجنونم ئەکەی ئالە و شێوانە عزیزەکەی من پەروانەی خەیاڵە عزیزەکەی من پەروانەی خەیاڵە پێ بمکە باوە بمبەرۆ بۆمە پێ بمکە باوەش بمبەرۆ خۆزگاو ئەمزانی ئێستەوای لەکوێیە خۆزگاو ئەمزانی ئێستەوای لەکوێیە بەم دڵا بڕۆ ئەم بڕیە خۆزگەم بە ساڵان بە ڕۆژگارە خۆزگەم بە ساڵان بە ڕۆژگارە لە یەک جا نەبووی وەک دەڵای دارە لە یەک جا عزیزەکەی من دەیبەست لە دووری عزیزەکەی من دەیبەست لە دووری بێتاقەتی دووم نەممە سەبووری بێتاقەتی دووم نەممە سەبووری
خۆشکای سۆرانجان دەم خۆش بێ گۆرانەکان زۆر عاشقانەی و زۆر گەنجانش وڵای تر حەزیان لەو ستایلانە ها لەگە سایری فۆلکلۆری منە ناگونجە بەڵام تر بەر حورمەتی تۆ لەبەر خۆشەویستی تۆ بەرنامەکە بە ساز وردەوردار لەگەڵ دەست خۆش بێت سپاس دەکەم کاکە سۆرانجان بەڕاستی ئەم جۆرە گۆرانی کە لەسەر مەقامی کوردە ماوەیە کە ناو گەنجانە زۆر زۆر پێشیان خۆشە وایە کاکە سۆرانجان مەقامی کورد مەجموعەیە گەڕیانی زۆر تایبەتی هەیە بەس بۆ مێژوو هونەرمەندی لاوی میلی ئەتوان بڵم شیروان عەبدوڵڵا لە ڕەنگە یەکەم کاتی خۆی لە نەوەتەکانە مەقامی کوردی کەڵاوی هونەری میلی کرد لەو کاتەوە بەڕاستی زۆر ڕۆژاوی ناڵم هونەری غەربی مەسەلەن کەمان محەممەد و سالار محمودان ڕۆڵەشی بەچیان هەبوو عەتا ئەحمەد و ئەوانە بەڵام باسی هونەری میلیەکە لە هونەری میلیە شیروان یەکەم کەس بوو کە ئەم مەقامی کوردی هێنایە هونەری میلیەوە مامۆستا عەفوم کە هەرچ گۆرانیەکیش لە هەستاییەکە دیقەتم ماوە لە مقامی کورد زۆر خەڵک مقامی کورد سۆزێک و حەزینێکی تایە زۆر ئێمەش وەکو جەنابەت پێشتر فەرمووت لەم قەیران و لەم بەزم و دەستامەتی شتەیە طبعا حەزمان لە شتی ئەوەیە من لێت ناشارمەوە من ڕۆژ نییە بەریەکەوتن بەگە خەڵکانە بێ خەڵکی ئام ڕەنگە ئێستا و کەسە ئێستا بمبینێتەوە منم بەیانە من بەیانیان حەزم بە ئەوەی کە ئەچمە چاخانێکی میلیدا نشمنان مشاک بەخوالای کاکە سوورەکە خۆی بنەرمەندە تەنیشتدانشوتی من هەمیشە بینەری بەرنامەکانتانم هەندێک ڕەختەم پێڵێن چۆرجار هەندێک باشتر بۆی باشتری بکەین بەرنامەکان بەڵام سپاس بەخوا زۆربیان لە زۆربەی بەرنامەکان ڕاستین لەبەرەوەی وەکو خۆت لێرە ئاماژەی پێێنێ مام بەرنامانە بەڕاستی لەسەر ئەرک و مادوونی ئێوە نەک ئێمە چکە هونەرمەندان منم جارەکەم دەشکری هونەرمەندی میلی خۆ بەخش بەڕاستی زەحمەتە هونەرمەند هیچی نییە بەخشێت مەسەن هەر هونەرەکەی پێوەی بەخشێت بەڵام فەرمە هەموو سەرمایەدارە نیشتیمانی هەیە و سەرمایەدارە گەورەی هەیە یعنی ئامادە نییە لە پێناوی هونەرە هیچ بکات ینی لە پێناوی ئەمە ناکاکە وازە کەناڵەکەی مەبێنن وەرە دەستگیرێکی و هونەرمەندە بکە با کلیپێ بکە وەرە دەستگیرێکی و خادمە بکە بە هەموو ئاواتیەوەیە کلیپێکی زۆر جوانی هەیە بێت و بڵاو بێتەوە وەرە پێی بڵە فەرم و کۆنسێرتێکت بۆکەم وەرە پێی بڵە سپۆنسەری ئاهەنگێک ئەم ناکەن ینی کاکە یعنی ئەوەی کە ناکەنەوە هونەرە بۆیە ئێمە حەزەکەین هەر هیچ نەبێ و مینبەرە بین بۆ دەرکەوتنی ئەو هونەرمەندانەی کە حەزێکی زۆریان هەیە بەداخەوە هەندێک لە کەناڵە گەورەکانیش کە هەر باماشەوە دەرگای شویان کردێتەوە وایە کاکسۆرە زۆر ڕاست هاتوایەتەوە ناتوێت وڵی خۆت ینی تۆ حەزیەوە نیە کە ئاکلیپێکەکە بێت زۆر بە جوانی بچێتە ناو خەڵکە و بەڕاستی من هەست دەکەم لەبەرە حەزێکی زۆرە هەیە بە هونەر دڵنیاتەکە مەزام کەوایە من ئەوە ساڵێکە خاتوایە ناسین زۆر حەزێکی گەورەی هەیە کە بێ بە هونەرمەندێکی بەڕاستی ناسرا بەڕام ئەمەش قورسە لە وڵاتێکە وڵای ئەگە بتێ بە شێوازێکی باش و جوان دەربکەی زۆر قورس ئێستا حرمەتم لە سوسیال میدیا مەزموعی شتەبینی نەفرەت لە هونەری ژەکەی جاری وایە بەڵام ئێمە سپاس بەخوا عەفوم مامۆستا ئێمە گوێ بەوانە ناین ئێمە ئیشی خۆمان بەردەوامەکەین بەڵام مەزموعی شتەبینی بە ناوی هونەری میلی و بە ناوی دانیشتەکانی شانەوە ئەکرێت بەڕاستی خۆزگە فلتەرێ شتێکە بۆیەکە ئەو شتانی مشکل لە دانیشتەکانە ناکرێت بەڵام فلتەرەکە لای ئێمە کۆمەڵی هونەری میلیەمە پەیڕۆما کردووە ئۆتۆمانەوە کەسانی کە ساشکێنیەکەن کە سوکایەتی و وشەی نەشیاو لە گۆرانی میلیەکەنەوە لە مافی ئەندامەتیمان لەسەنگێتەوە حەزەکەم زۆر بە بینەران و بیسەران بڵێ ئەمانەی کەمان بینن زۆر هونەرمەندی میلی هەیە پۆزێکی لە ڕادە بە دەریان هەیە مەسەلەن باسی ئەوەکە کە من ملیۆنە ڤیوم هەیە نازانم چیم هەیە ئەوەم هەیە و جەمە بەڵام بەداخەوە هەتا ئێستا خاوەن یەک ناسامی هونەری نییە هیچ سندیکایەکی هونەری لەبەڕی هیچ ڕێکخراوێکی هونەرمەندان ئامادە نییە پێناسە با بۆ کەسەوەکو هونەرمەند بیناسێ ناتوانێت بەخۆی بڵە من کاسبم ژیان قورسە من پێم وا بێت ئەو کەسە لە ناچارێ زۆر جا خۆی زەریەکە بەس بۆی دووپسی بەڵام خۆ زەریکردن و خۆ کۆمیدیکردن زۆری فەرقە لەگەڵ دەنگی ڕەسەنە گۆرانی ڕەسەن هونەری ڕەسەن ینی بەداخەوە تۆستی گۆرانی کۆنەکان بکە سێری مەسەلەن ئەو من هەموو جارێک لە بەبینەران کەسێک کلیپێک بڵاو کاتەوە یەکەم جار زۆر پۆزێک لە ملیۆنی ئەو نازم چەند ملیۆن ڤیو تێپەڕان بەڵام وەکو بەفرێک وایە کە لەم گەرمەیە ببارێ دوای یەک مانگ ئەتوێتەوە نامێنێتەوە ناو خەڵکە گۆرانە نامێنێت گۆرانی نەمرە و گۆرانیانەیە کە ژۆمان لێ بێ ماملێ حەسەن زیرەکە مەسەلەن ئەو نەمرەکانە هیوادارم ئێوەش هەر ئەو ڕێچیە ئەوە بینیمان خاتوو هەیە بە گۆرانیی ماملێ دەست پێ کە دیارە
حەزگا هوەرێکی جوان بەپارێزە جەنابەت بەماشەوە زۆر ڕاست من ئەوەی کە کاکسۆران ما دەزانێ گۆرانی سپاس دەست خۆش بێت قوربانم پێم وا بێگەر لە کۆنتترۆل گۆرانێک ئامادە بێتی خاتوهایە ئەو گۆرانێ بە پلەیباک پێشکەشەکەین ئەتوانێت مایکەش بەکاربێنی خاتوهایەجان بەس ئەگەمایکە ئاساییە ئەم گۆرانیە تۆمار کراوە پێشکەشتان بە شێوەیەکی جوان و هیوادارن کە بینەران و بیسەران ئەو بزان کە بۆ یەکەم جار لە گەڕای میدیاوان بەرهەمەیان پێشکەش سوپاسدانەکەم. خربت خسته دل و گیانم کرویشتی گلی جانم خربت خسته دل و گیانم وکر شبای شومی پاییز گلای شدید ورانم وکر شبای شومی پاییز گلای شدید هلورانم خربت خسته دل و گیانم کرویشتی گلی جانم خربت خسته دل و گیانم وکر شبای شومی پاییز گلای شدید هلورانم وکر شبای شومی پاییز گلای شدید هلورانم دەست خۆش پێ سواز بۆ دیارەکەت کە بۆ یەکەم جار لە گەڕای میدیاوە ئەم بەرهەمە ئەبێنرێ سپاس دەکەم یەکەم خاتووە هیچ چەناڵێک نیە لە یوتیوب لە سوۆشیال میدیا ئەم گۆرانەیە تیا بڵاو بکەیتەوە
ئینستاگراماتە بۆ کاری هوەری هەر کەسی خۆتەی شخصی هەر بۆ کارە هوەری. بۆ کارە هوەرەکان دەست خۆش بێت هیوای سەرکەوتنە بۆ خوازم کاکسۆرا مۆسیقایەکی زۆر وانە ڕاستی کوالێتی شتی زۆر بەرزبان پێم وابێ لە شاری ئێران کراوە لە کرماشان خۆش بێ. دەست خۆشی لەو کەساکم کە بەرهەمەی ئامادەکردووە مۆسیقایەکی زۆر ڕێکپێک بووە کاک ئەحمەدجان خۆش بێ کاکسۆران تۆ چی ئامادەی بە قوربان بۆ بەرهەمێکی پێش گۆڵیتان لێ ناکەم کاکە و ئێکا بەماوەتان ئەوە خۆی من ڕاستەکە هەر بەدەفەوە تومانە کوتم لەگە کاک ئەحمەد و هەر بەرنامەی دەفێکی زۆر جوانی دابەزان و بزانێ و دەفە لەگەڵەمەیان ناگونجێت وەڵاهی ئەمە بەڕاستی زۆر جا من و تومە ئەم ئامێری کیبۆرد زۆر خزمەتی بنەری میدیشی کردوە چکە بەڕاستی سەمپڵەکانی خۆی بەخۆی سەمپڵ ینی وەسەرەن دەفەکە وەرگیراوە زۆر باڵەبانە بە کوالێتێکی بەرزتە پێشەکە بە هیوایڵە زۆر هوەری میلی شێوان و بە پێچوانێوانە بیرەکەمەوە کیبۆرد زۆر خزمەتی هوەری میلی کردووە فەرموو فەرموو بكويس قلبي بكويس قلبي بكويس قلبي بكويس قلبي مالي باواني بكويس قلبي دايقتنا بنا زماني قلبي باوك مردوبي قربان خوشي وجه قلبي وكليان يش من بقلبته يا اخوال مالطان في برولو يا اخوال مالطان في بشين أواش بزانا كدعاي منا أواش بزانا كدعاي منا سر للشواوي ومرو خوشي وليونا ما دام أمضلام قوتك أساسي يا هر الشواوي قبر بياسي ما دام تولي تقرب ديوان ما تقدر فروش ببارا خوايا أمجارا ببي أورا خوايا لمشارا ببي
ئەی کچە جوانەکەی زەرد و بۆنا بەلا لەنجات بووم بە کۆی زوخاڵە هیچ گەرگەسەی خوارەی ئەڕۆم سازێک ژەم و پەژار ناخۆم ئاخۆم ئەو کەساوی ئەو بینێ هەردەم چۆن ئارامەگرێ ناسوودێ وەک یاخۆ دەرونی پێ بە کۆی زوخاڵ دووری بۆ دڵم مەحاڵە دووری بۆ دڵم مەحاڵە خۆش بێت دەستە خۆش بێ ئەوەی دوعاتیا بۆ قڕێکە بەسەر و دەماوە ئەو کەڕۆ دیاریوار وێران ماڵی وێرانەکە ئەو شعرا خۆی چێ بێ من فۆلکلۆرە فۆلکلۆرە زیاتر لە دەمیکا کازم باشماخی ویستمە ڕاستە شارەکانی ئەویش هەرمایاڵی پیرێژن کاکی ئازم وایە لێرە هەرمی هەنداریمان کردوامەی بابەتانی شتەکانی زۆر تایبەتەوە ڕاستی گەڕێنەکانی هەموویەوە سۆزێکی تیا دەردەدڵشی دەردەدڵی زۆرتەیە گلەی زۆرتەیە دەم خۆشەکە سۆرانیان سپاس خاتوایان پرسیارە لێ نەکەین باشە زۆر باشە بەزاخرم بەرنامەیە ئێمە نزیک بینێتەوە لە کۆتایی بەرنامە هەرچەنە کۆتایی بەرنامەکەین بە دوایی بە دیاریی گۆرانی شاد لەیکە سۆران بە سۆرانترت ماوە پێشەوەی بەرهەمەکەت پێشەشپی دواوتە چیە بۆ گەڕیان میدیا بۆ ئەم شوێنی کە ناومان ناوە دەستگای میدیای گەڕیان ڕادیۆ تەلەڤیزیۆنی گەڕیان بۆ جەماوەری گەڕیان دەستخۆشیەکی تایبەتمەکان بۆ کە زەحمەتەکەشن بۆ هونەرمەندان هەر سەرکەوتو وێنەتان زۆر بێ زۆر سپاس دەکەم ئەم بەرهەمی کۆتایی شتێکی بە دیاری بۆ گەڕیان میدیا بۆ ئێمە بەلای باکەوان ئێمەش گۆرانیتری هەیە کە ڕێواز
ئەگەر هاوکارمان بێت ئەم گەڕانیشی دیاریە بێت بە خۆشەویستانی گەڕای میدیا فەرموو. She
خۆش دەم خۆش دەستخۆشی لەو کەسەش کە گۆرانێکی ئامادە کردووە هەورامی بۆ نیە گۆرانیە ئاوازی مامۆستا بورهانە بورهان مفتیزادە ئەوەزی مامۆستا بورهانی مفتیزادەیە سڵاو ڕێز بەنێرم بۆ مامۆستای گەورەی مامۆستا بورهانی مفتیزادە لەکەم واقعان خۆشم زۆر بەدڵمە پێشکەش بە هەموو کوردێک بێت هەورامی زوانەکان خۆت هەورامیت من تووڕێکم دایکم هەورامی تەواو مسڵاو ڕێزمانەیە بۆ هەموو هەوادارانی هەورامی ئەوانی کە هەواداری گەڕێمیدیان سڵاو ڕێزی بەنێم دیارێش پێشکەش سپاسیانەکەم سپاسی تۆکەم کامڕۆ لە ئێمە ئامادەبووی دواتە لە تۆوەرەگەم دوایی دواتە کاکە سوێرانوەرەگەم ئێمە سپاس دەکەین وەکو گەڕێمیدیا سپاسی کاکە ئەحمەدجانەکەم کامڕۆ هیلاک بوو لەگەڵمانە سپاسی ئەو دیکامێرە هەموو ئەو کارمەندەمان و نەناس و خۆبەخشانەی گەڕێمیدیاکەم کامڕۆ لەم بەرنامەیە ئامادە بوون بەخێر بێ بۆ گەڕێمیدیا سپاس دەکەم کاک سوێرانجان لای خۆمەوە سپاس دەکەم کە ئەمڕۆ قبول کرد بەخێر بێ بۆ گەڕێمیدیا بۆ کاتێ بێمە بەخشی بۆ وانگەشتکردن ناکات ئێمە ئەوەی لەسەرمان بێواز بێ سەر شەمانە لە خزمەتانە سپاسی بێپایان دەکەم بەس پێشەوەی کە من بێنە سپاسی کاک ئەحمەدجانەکەم کە هەمیشە هاوکارێکی خۆبەخش و مادوناسی گەڕێمیدیایە خۆشەویستانم یاڕێژ بەم شێوەیە بەرنامێکمان پێشکەشکردن لە گەڕێمیدیا توانی بێتمان کەمێک ئاوپرژێنی دڵی ماندوو ئەو هەموو قەیرانی کە هەیە بتوانین ئێمە خەمەکانی ئەو بڕێنینەوە لەگەڵ میلیۆن جوانانەی ئەم خۆشەویستانە سۆرانەوە دیارە گۆرانی شاد بێ پێیانەوە بێ نازانم یا شادە خۆت بەدڵی خۆت سوپاسانەکەم کاتیش خۆش بەم لایەک
جان سوزانێ وەژان